وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە و تێیدا باز لە ڕێگریەکانی کەناڵی پەیام دەکات لەلایەن دەستگا ئەمنیەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان و دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێمیش بە چەندین کاری نایاسایی تۆمەتبار دەکات. لە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا کە تایبەت کراوە بە ڕووداوە پێشێلکاریەکانی ساڵ 2017 تێیدا هاتووە پارتی و یەکێتی دوو هێزی چەکداریان بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان دامەزراندووە بە ناوی هێزەکانی 78. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ڕایگەیاندووە کە دەستگاکانی زانیاری و پاراستن کە دوو دەستگای هەواڵگری سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن دەستیان بەسەر جومگە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمدا گرتووە و لە کاتی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنی نینەوەدا هێزەکانی پارتی ڕێگریان لە کەناڵی پەیام کردووە ڕووماڵی ڕووداوەکان و گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی بەرەکانی شەڕ بکات. هاوکات لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا ئاماژە بۆ ئەوەش کراوە لەبەر ئەوەی کۆمەڵی ئیسلامی پشتگیری لە پرۆسەی ڕێفراندۆم نەکردووە هەمیشە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە لەمپەر لە بەردەم دەستگا ڕاگەیاندنەکانی دروست کراوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە بەشێکی دیکەی راپۆرتەکەیدا دەڵێت حیزبە دەسەڵاتدارەکان دادگاکانی هەرێمی کوردستانیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە بۆ سەرکوتکردن و دەستگیرکردنی میدیاکار و ڕۆژنامەنووسە سەربەخۆ و نەیارەکانیان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەی بە نمونە هێناوەتەوە کاتێک دۆسیەیەکی گەندەڵی دەچێتە دادگا بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکانی ئازادی و ڕۆژنامەگەری دەبێت دادگا لایەنگری لە ڕۆژنامەنووسەکان بکات تا دۆسیەکە یەکرا دەبێتەوە. بەڵام بە گوێرەی یاساکانی هەرێم قسەکردن لەسەر گەندەڵکاران بە تاواندا دەنرێت بۆیە دادوەرەکان هەر لە سەرەتای دروستبوونی دۆسیەکەوە دەسەڵاتی خۆیان بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەکاردەهێنن. هەر لە راپۆرتەکەدا هاتووە دەستگا گشتیەکانی هەرێم بوونەتە شوێنێکی پەناگە بۆ کەسانی گەندەڵکار بۆ پێی زۆر جار لە کاتی بڵاوکردنەوەی کەیسەکانی گەندەڵی لەلایەن ڕۆژنامەنووسانەوە لە جیاتی سزادانی تۆمەتبارانی گەندەڵی سزای ڕۆژنامەنووسان دەدرێت. لە کۆتایی راپۆرتەکەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بە چاوترساندنی ڕۆژنامەنووسان لەلایەن دەسەڵاتدارانەوە کردووە و دەڵێت لە هەرێم کاتێک ڕۆژنامەنووسەکان قسە لەسەر بابەتە هەستیارەکان دەکەن ژمارەیەک کەس کە لە هیچ جەزگایەکی حکومی دانین یان کۆمەڵێک میلیشیای نایاسایی دوور لە هەموو بەها مرۆڤایەتیەکان و بە شێوەیەکی توند و تیژ و دوور لە یاسا هەڵدەکوتنە سەر ڕۆژنامەنووسان یان هەڕەشەیان لێ دەکەن.